ناتوانین یەکسەر بڵین ئەوەیە خاستن لە کوردستانی ئێمە ئەو داماوەیە ئەو خەڵکە داماوای لێ هاتووە ئەوەندە سحرباز زۆر بۆ و جادوگەر و فێڵکار و هەمووشی بە فیتی یەکێتی و پارتی بۆی ئیسلامی سیاسی بدەن بە عەرزە عەلە ئەساس بۆی تەشویشی ئیسلامەکە بکەنەوە دیسان کەسێکیش مراقبەیەم هەموو مجرم و ساحر و جادوگەر و کافر و ملحیدە ناکات هەرێکە لە عاسی خۆی دانیشتووە وەڵای سوبحان الله وەکو پاکستانمان لێ هاتووە آخر پاکستان شعبێک هەر نەخوێنەوار تخواز ئەبینی نووسراوە شێخ عیماد هۆسپیتاڵ وەزانی خەستەخانەیە هۆسپیتاڵ یعنی خەستەخانە هەچیتە ژوورە و سەیرەکەی دەجالێک زەیتی گەرم کردو پەنجەی پیاکەوەیدا لە لەشی خەڵک پارەکەی وەرەگری وەڵا بڕۆ سحرت لێکرا و چاک بوویتەوە لا حول ولا قوة إلا بالله چۆن ئەمەشیانە ناوە بۆ کوردستان چۆن ئەمە جادوگەریە لە هەموو کۆڵانەکە دروست بوو چۆن هیچ کەسێ محاسبەیان ناکە هیچ کەسە ناتوانە مەفرەزەیەک بنێرێتە سەریان و چوار شەقیان تێ ئەڵڵا پارەکانیان لێسەنی